بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. شانازیەکی گەورە لە بواری تەکنەلۆژیادا. مۆبایلی ئەسێ مۆبایلێکی کوردی و بۆردێکی تایبەتی لە وڵاتی تایوان و شاشەیەکی زۆر تایبەت لەلایەن وڵاتی یابانەوە بۆ دروستکراوە و کواڵەتی کامێرەکەی لەلایەن کۆمپانیای بەناوبانگی سۆنیەوە بۆ کراوە. وکردنەوەی مۆبایلەکە لەلایەن سکانی پەنجەمۆری خاوەنەوە ئیش دەکات. مۆبایلی ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% روشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. گەندەڵی هەڕەشە لە ئێستا و ئایندەی هەرێمی کوردستان دەکات. سەرڕایبوونی گەندەڵێکی ڕێکخراو لەلایەن بەرپرسان و دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بەڵام هیچ ئیرادەیەکی جددینیە بۆ ئەنجامدانی چاکسازی لە هەرێمی کوردستان. بە میوانداریێک لە بەڕێزان ئەبوبەکر هەڵەدنی سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان و ساڵح فەقی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی و سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی تاوتوێیان پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانم شڕۆڤەیەم پرسە دەکەین. ئەنجامدانی گەندەڵێکی بەرفراوان و ڕێکخراو لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە هەڕەشە لە ئێستا و ئایندەی خەڵکی کوردستان دەکات. لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا بەرپرسان و دەسەڵاتدارانی هەرێم دەستیان داوەتە گەندەڵێکی ڕێکخراو لەسەر حسابی قوت و داهاتی میلەت. هەرچەندە تۆڕێکی مافیایی لە هەرێمی کوردستان دروست بووە، دەستیان کردووە بە تاڵانکردنی سەروەت و سامانی میلەت و بردەدەرەوەی پارەی خەڵک بۆ بانکەکانی دەرەوە بوونەتە هەڕەشەیەکی جددی لەسەر خەڵکی کوردستان، بەڵام نەتوانراوە بەرپرسە گەندەڵەکان دادگایی بکرێن. پەرلەمانی کوردستان و دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا نەیانتوانیوە لێپرسینەوە بکەن لە بەرپرسە گەندەڵەکان و تا ئێستا هیچ بەرپرسێکی باڵا لەسەر ئەو پرسە سزا نەدراوە. لە ماوەی چەند ساڵی ڕابردووشدا بەرپرسان و حیزبە سیاسیەکانی هەرێم چەندین پرۆژەیان بۆ چاکسازی خستۆتە ڕوو، بەڵام ئەم پرۆژانە جگە لە مەرەکەبی سەرکاغز هیچی تری نەبوون. بە بڕوای چاودێرانیش چاکسازی و ڕیشەکێشکردنی گەندەڵی بە دەسەڵاتدارانی ئێستای هەرێم ناکرێت، چونکە خۆیان تێوەگلاون لە گەندەڵی و چاکسازیش بە گەندەڵکاران ناکرێت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ ئامادەبوونتان بەخێر بێن. کاک ساڵاگەر لە بەڕێستانەوە دەست پێکەم بەر لەوەی کە بینە سەر زەرۆتی ئەنجامدانی چاکسازی حەز دەکەم باز لە مەترسیەکانی گەندەڵی لەسەر ئێستا و ئایندەی هەرێمی کوردستان بکەین. بەڵێ بەداخەوە ئەم گەندەڵیە بەردەوامی لە حکومڕانی هەر لە سەرەتای دوای ڕاپەڕینەوە هەر یەکە بە شێوازی جیاوازی خۆی درێژەی هەبووە، بە تایبەتی لەم چەند ساڵی دوایدا و بە تایبەتریش لە ماوەی ئەم 2-3 ساڵی دوایی کە زیاتر کۆمەڵێک بەرهەمی نەوتیمان هەبووەوە بە ناوی سربەخۆی ئابوووریەوە قوڵمان کردووە بەسەر ئەم میلەتەوە ئەم وڵاتی خۆمانە. ئێمە من هیچ ئومێدێک لەم حکوومەتە نابینیم بۆ چاکسازی. لە ڕاستیا چاکسازی یەکێکە لە ئەرکەکانی حکوومەت، هەندێکی پێویستی بە بڕیارە بە کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەت نیەتی کاراکردنەوەی پەرلەمانی نییە و بە تایبەتیش حیزب کەتیایە پارتی پەرلەمانی پەخستووە و لە هەموو وڵاتانی دنیا پەرلەمانە متمانە بە حکوومەتەدا، بەڵام لە هەرێمی کوردستانە وەزیرێک ئەتوانێت ڕێگری لە پەرلەمان بکات و نێڵێ پەرلەمان ئەرک و مەهامی خۆی ئەنجامدا. بۆیە بە دڵنیاییوە ئەم سیستەمی حکومڕانیە لە هەرێمی کوردستان پێویستی بە گۆڕانکاریە و پێویستی بۆیە کە چیتر ئەنجومەنی وەزیران ئەو بێدەنگیە بشکن. بەداخەوە بوو لە ڕابردووە کە
بە برادرانی گۆڕانیشەوە کە ئێمە هەموو لە حکوومەتا بووین هەموو ئەو لایەنانی کە بە تایبەتی چوار لایەنەکەەوە لەگەڵ حیزبەکانی تر ئەتوانم بڵێم کۆی فراکسۆنەکان جگە لە فراکسۆنی پارتی نەبێ وەک پێویست نەبووە هاوڕانە بۆ لەگەڵمان فراکسۆنەکان تر هاوڕا بووینە بەرامبەر بەو سیستەمی حکومڕانی ئەم هەرێمە و هەوڵدان بۆ چاکسازی و بۆ خزمەتکردنی خەڵک بەڵام بەداخەوە نوێنەرانی کۆی گشتی لایەنەکان لە ناو حکوومەت وەک پێویست نەبوونەوە بێدەنگ بوونەوە نەیانتوانی و ئەو چاکسازی کە هەیە بە هەر بیانویەکۆ بێ ئەنجامی بدەن ئێمە گەر باس لەم 2 ساڵ و نیوە بکەی کە بە ناوی ئابووری سربەخۆوە ئێمە ئەم وڵاتەمان شێوان لە ڕاستیاوە ئەم بەڕێزانە بۆ خۆیان لێ بوون ئێمە کاک ئاشتێورامی هاتە پەرلەمان ئیدعای ئەوەی کرد ئەو کات نەوتی کەرکووکیشی لەسەر نەبوو کە لە کۆتایی ساڵی 2015 ئێمە بەرهەمی هەرێمی کوردستان ئەگەێنینە ملیۆنێک بەرمیلی ڕۆژانە بەداخەوە ئێستا دەرکەوت لە سەتا نزیکەی 70 ئەو پلانی کە ئەو هەی بووە وا دەرنەچوو ئەکرێ لە هەر وڵاتێکی دنیا حکوومەت هەر پلانێک دانێلانی کەم لە 105 لە 110 تا ڕادێک 520 تایەوە خۆی دەرنەچێ بەڵام ناکرێت پلانێک تۆ بەرنامە و پلانت بۆی هەبێ خۆڵکەیتە چاوی میلەتەکەت وە حکوومەت وا لێ بکەی کە ئەو زۆر باشە ئابووری سەر بەخۆی بەڵام لە 180 پلانەکە پێچوانە دەرچوو ئێستا ئێمە بە هەرێمی کورد بە نەوتی کەرکووکیشەوە نزیکەی 600 بۆ 700,000 بەرمیلی ڕۆژ باش ینی بەڕێزت ئەستۆی مەسەرەن ئەنجامدانی گەندەڵی زیاتر خستە ئەستۆی پارتی ئێوە ژوو یەکێتی لێ بەرپرسیار نەبوونە ئەوەی کە گەندەڵی کەکراوە لە کوردستان و خەرلانی کریستیمی حکومڕانیەیە لە ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەردوو لا 50 پێکاتوە ئەتوانم بڵێم لەوێش دیسانەوە بەشێکی زۆری گەندەڵی و بە هەدەردانەکانر بۆ پارتی چۆ ئێمە ئەو بجێ لە 140 بۆ ژێر دەسڵاتی یەکێتی بووە لەو 40 هی پشکی سیادی هەموو وەزارەتەکان و بەشێک لەوەی کە بەعام بۆ کۆڕەکتلیکۆم بووانە گەڕاوەوە لە هی گشتی دەرچۆ بۆیە ئێمە بە دڵنیای وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ناتوانین خۆمانی لێبێت دەرکەین پشتمان ئەگرێتەوە بەڵام بە دڵنیایەوە گەندەڵیەوە شەبووە لە حکوومەت گەندەڵی کردبێت بە دڵنیایەوە پشک ئەمانگرێتەوە بەڵام گەندەڵی سەرەکی لای پارتیە ئێمە ئەگەر بعد تەنها نمونونەکە لە سەر یەکێتی و پارتی ئەگەر نێنینەوە ئەم کابینەی بنکە فراوانە بە نمونە بێنینەوە تایە کۆی گشتی لایەنەکان تایە بەشدار بووە نەک تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە کۆمەڵێک لایەن پێکەوە بووینە و لەبەر هەر هۆکارێک ناتوانین کۆڵی لێ بکەیت کە بە دڵنیایەوە ئێمەش بەشێکی ئەو بەرپرسیارەتە لە ئەستۆمانە سپاس دەکەم ئێمە وسە بکرێگر بێمە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە کێنەوانەیەکی ئێستا لە کوردستاندا گەندەڵی ئەنجام دەدەن بەناوی خۆی گەورە و میهرەبان دیارە گەندەڵی لە کوردستانە بۆتە پەتایەک و سەرجەم جونگەکانی حکومڕانی کردوتەوانێ و ئەمڕۆ ئەنجامدانی چاکسازی لە ئەولەویەتی پرسەکانی ناوخۆی هەرێمە ئێمە ئەگەر بە تایبەتی ینی کە مەبەستمان لە چاکسازی سیاسیە چونکە هەتاوەکو چاکسازی سیاسی ئەنجام نەدرێ زەحمەتە چاکسازی ئابووری و کۆمەڵایەتی و ماکی گەندەڵی بریتە لە گەندەڵی سیاسی لە هەرێمی کوردستانە دیارە گەندەڵی لە هەرێمی کوردستانە چی لە پشتەوەی یەکەم بەشێکی زۆری ئەو گەندەڵیە بە سیستماتی کراوە ینی ڕۆچوە لە ناو جونگەکانی حکومڕانیە و زۆر جار پەرلەمانی کوردستان لە خولەکانی ڕابردووترە یاساکانی بە کاڵای بەری شخصەکان دەرکردووە بۆ گروپی دەرکردووە بۆ شخصی دەرکردووە بۆ کەسایەتێکی دیاریکراوی دەرکردووە ئەمە لەبەرەوە دەست بۆ بردننی لە ئێستادا زەحمەتە و ئەو ناوەند و دەستگا و دەستانەی کە هەڵەسن بە ڕۆڵی چاودێریکردن لە داواکاری گشتی لە دەستەی چاودێری بۆ نمون لە دیوانی چاودێری دارایی هەموو ئەمانە یان ئەنجومەنی دادوەری هەموو ئەمانە ئیفلیس کراون کە ناتوانن ڕۆڵە حەقیقیەکە ببینن تەنانەت پەرلەمانی کوردستانیش یەکێک لەو هۆکارانەی کە پەرلەمانی کوردستان پەخرا ئەوە بوو ئێمە دەستمان برد بۆ هەموارکردنەوەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە پرۆسەکانی لێپرسینەوە کاراکەین لە کۆمەڵی ڕۆتین و کەلەپچە دەربازیکەین بەداخە ئەو دۆخە بەسەر پەرلەمانی کوردستان هات دووەم گەندەڵی لە کوردستانە گروپی مافیایی لە پشتەوەیە ئەوەی ڕێک لە فلەمەکانی ئەیبینین لە دۆڵی گورگەکان ئێستا مافیا کوردستان بەڕێوە بەوە قسەی من نییە قسەی سەرۆکی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەڵێ ئەم وڵاتە مافیا ئەیبا بەڕێوە و فعلەن ئەمڕۆ ئەیبینین کە بازار کۆنتڕۆڵ کراوە و گومرگەکان و دەواازەکان و فڕۆگەخانەکان ئەینا ئێمە لە هەرمی کوردستانە گرفتی کەمی داهاتمانێ ئەوەی گرفتی خراک بەکارهێنانی ئەم داهاتەمانەیە سێهەم شێت
لەبەرەوەی ینی هەندێک لەم دەم و چاوانە خۆیان سەبەب و هۆکاری گەندەڵین لە هەرێمی کوردستانە ینی زۆر ناڕەوایە زۆر نەگونجاوە تۆ داوا لە کەسانێ بکەی کە ئیسلاحات بکەن چاکسازی بکەن و وەرەقەی چاکسازیان بخیتە بەردەست لە کاتێکە خۆیان سەبەبی بە هەدەردانی سامانی گشتین خۆیان هۆکارن بۆ گەندەڵی بۆیە لە هەرێمی کوردستان ئەم فۆرم و شێوازە لە حکومڕانی کە حیزب هەموو شتێکە هەتا حیزب هێزی چەکداری هەبێ سەرۆکی پەرلەمان بە پۆلیسە گەنێنرێتەوە بە ئاسایشە گەنرێنرێتەوە وەزیر پۆلیسەکەی بەردرگای کە ڕۆژانی تر سڵاوی بۆ کرد دوانزەی مانگەڵە مێرەوە بە ناو وەزارەتەکەدا هەتا حیزب پارەی لابێ هەتا حیزب هێزی چەکداری لابێ هەتا حیزب علاقاتی لابێ هەتا حیزب ئەمر بۆ پەرلەمان و دام دەستگاکانی تر درکا هەتا حاکم بە فلتەرەکانی حیزب تێپەڕێ و حیزب ئۆکەی بۆ بکە بە تەسکەی حیزبی دابنرێ من پێم وایە گەندەڵی لەم وڵات زۆر باش ئێوەکو یەکگرتووی ئیسلامی کە بەشێک لە کابینەکان بەشدار هیچ بەشدارن لەو گەندەڵی خەلەلانێکی هەیە وازە حیانی ئێمە بەقدر حەجمی خۆمان ئێمە ینی بەشدار نەبووین لە ناوەندی بڕیار ئێمە بەشداری پێکراوین من پێم وایە بەشداری ئێمەمانان بۆ جوانکردنی پرۆسی دیموکراسیە بۆ ئارایش بووە و بەشێکی تری بۆ حەسانەی سیاسی بووە بۆی قاچاق نەبین ئێمە بینیمان لە خولی پێشووتر ئۆپۆسیۆن بودجیان بڕی سزای ئەندامەکانیاندان نانبڕاوی سیاسی ئەندامەکانیان زیادی کرد لەبەرەوە ئێمە ینی لە ناوەندی بڕیارە نەبووین نە هێزی چەکدار لای ئێمە بووە نە پارە لای ئێمە بووە نەداهات نەگومرگەکان هیچی لای ئێمە نەبووە ئێمە وەزارەتێکمان هەبوو یاخود نەمان بووە لە ڕاستە چاوەڕوانی ئێستا وەزارەتانە هەمووی چاوەڕوانی مەکرەمە و ئۆکەی وەزیری سامانە سروشتیەکانەکەن کە ئەو بودجیان بۆ دابینکاینا هەمووی پەچی کەوتووە لەبەرەوە ئێمە نەخێر بەشدار نین لەوەی کە هەبوو لە ڕابردووە چونکە مشارەکەمان مشارەکەی جزئی بۆ لە ناو حکومەتە سپاس دەکەم دەتەگەڕێم بۆ لای بەرز کاک سۆران ئەگەر بێمە لای بەڕێزت ئەوەی کە مامۆستا بەکر باسی کرد تا چەندێک دروستبوونی ئەو باندە مافیایە هەڕەشەیە کە بۆ سەر ئێستا و ئایندەی کوردستان و چۆن دەکرێت ڕێگریان لێ بکرێت بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان لە ڕاستیە حکومڕانی کوردی بەداخەوار سەرەتای ڕاپەڕین تەماشا بکە بە شێوەیەکی ناتەندروست بیناکرا بە وێرانکردنی وڵاتە دەستی پێکرد بە تاڵانکردنی دام و دەستگاکان دەستی پێکرد بە دزینی کێبڵەکانی ژێر ئەرز و تەلەکانی کارەبا و بردننی ئاسن و فافۆن و شیش و شۆفڵیە وڵاتە دەستی پێکرد کاتێک کە حکومڕانێتی دروست بووە تا ئێستا گەندەڵی وردە وردە ڕۆچۆتە ناو جونگەکانی ئەم حکومڕانێتیە ئێستا سەراپای جەستەی ئەم حکومڕانێتیە گەندەڵ بووە وەکووا جەستەیەک شێرپەنجە لی دابێ تەشەنەی کردووە بە هەموو پارچەکان و بەشەکانی لەشی ئەم حکومڕانێتیە بۆیە چ گەندەڵکاران و چ گەندەڵی لە ئێستەیە قسەکردن نییە لەسەر کۆمەڵە شەخصی معەیەن قسەکردنە لەسەر سیستەمێکی ناشەفافی پاوان خواست کە نەوت و داهاتی وڵات و دەستگای ئەمنی وڵات و هەموو شتێکی پاوان کردووە تۆ تەماشا بکە ئێستا لە هەرێمی کوردستان ئەوەی کە مەشروب دێنێ بۆ ئەم وڵاتە کێیە ئەوەی جگەرە دێنێ کێیە ئەوەی دەرمان دێنێ کێیە ئەوەی نەوتە باوەی فرۆشێ کێیە ئەوانن کە لە حیزبی حکومڕان لە چەند ساڵی ڕابردوو تا ئێستا دەسەڵاتیان هەبووە بە تایبەتتر ئێستا پارتی دیموکرات داهاتی سەرەکیە وڵاتە لە بندەستێتی کە نەوتە عقودی نەوتی هەمووی ئەو کردوێتی لە پەنای ئەوە ئێستا پارەی خەیاڵی ئەم وڵاتە دەبرێ و دەدزرێ و گەندەڵکاری گەورەکە وەکو مامۆستا بوو بەکروتی بۆ بە مافیا ئەو مافیان ئێستا لە دەسەڵاتن بەڵێ گەورەترین بازرگانی نەوت لە وڵاتە سەرۆکی حکوومەت و وەزیری سامانە سروشتیەکانە چۆن ینی چۆن بازرگانی نەوتە سەرۆکی حکوومەت لەبەرەوەی ئەو کۆمپانیایی کە نەوت ئەگەر ڕێو ئەی دۆزێتەوە پاڵێوی ئەوەی فرۆشی هەمووی هی خۆیانە هەمومان زانین ناوی چییە ئەوەی کە نەوت دەگوازێتەوە کۆمپانیەکانی هیکێن ئەو پاڵاوگەنە یاسایانە کە ژمارەیان 300 هیکیەیە هەمووی خۆیانە بەشێکی کەم لەو پارە دێننەوە بە ناوی موچە ڕوبع موچەیەک دەدەن بە خەڵکیان هێنایە خوار هێڵی هەژاری خۆشیان چوونە هەور و چوونە سەرووی هەموو ژیانێکی خۆشی خەڵکەوە بۆیە بەداخەوە ئەیڵێم گەندەڵی لە ئێستا
قسەکردنە لە کۆی سیستەمی حکومڕانی و گەندەڵکاران ئێستا بە جۆرێکیان لێاتوە حیساب بۆ یاسا ناکەن بە نایاسایی ئەمێننەوە حیساب بۆ دادگا ناکەن حیساب بۆ بڕیاری دادگا ناکەن حیساب بۆ لێپرسینەوەی پەرلەمان ناکەن وەکو کاک ساڵح برای بە ڕێزم وتی پەرلەمانیان بۆ پەکخست چۆن حیسابیان بۆ بڕیاری دادگاکان ناکرایان ویست لە ژێر چاودێری و لێپرسینەوەی پەرلەمانیشانە بن بۆیە پەرلەمانیشان پەکخست باش ئەوانەی کە ئێستا حکومڕانی دەکەن قورسە لەناو ئەوانەدا خەڵکی پاک بدۆزیتەوە ئەوانەی کە بڕیار بەرەستنەوە ناقورس نییە چونکە ئەوانەی کە گەندەڵی ناکەن ئێستا هەمویان دیاریەکرێن ئەوانەی گەندەڵیەکەن لێ شاوێکن واتە ئێستا ئەگەر بمانتوانیا گەندەڵەکان بژمێرین ئەو دەمانتوانی پرۆسەی چاکسازیش بەرینە پێش بەڵام ئێستا پاکەکان لە حکومڕانێتیا دەژمێردرێن وەزیری پاک و نەزیه لەم حکوومەتە هەیە و بە دڵسۆزیش کارەکە لە پارتیش وەزیری چاک هەیە لە یەکێتی هەیە لە گۆڕان هەیە لە یەکگرتوو هەیە لە کۆمەڵ هەیە بەڵام وەزیرێک کە خۆی چاکە خۆی گەندەڵ نییە دزیناکە مانایوانییە کە وەزارەتەکەی و بەڕێوبەرە گشتیەکانی نایکەن مانایوانییە کە سەرۆکی حکوومەتەکە پرۆسەیەکی شەفافی هێناوەتە بەردەستیان لێ مەداهاتیە وڵاتێ وەرن بە عادیلانە بادابەشیکەین یەک عەدالەتیان بەکارهێناوە ئەویش مەحرومکردنی خەڵکە و بردنێتی هەمووی بۆ خۆیان بەزەو عەدالەتەیان بەکارهێناوە بۆیە بەڕاستی کەمەچاکەکان ئێستا بربەستی گەورەیان لە بەردەمایە بۆی کە چاکسازی بکەن ئەوانەی کە ئێستا حکومڕانی فەرمانڕەواتی وڵاتە دەکەن گەندەڵن و تێوگلاون لە دۆسی زۆر گەندەڵی گەورەدا بەدڵنیایی وەرچەنە من وشەی فەرمانڕەوا بۆ ئەم حکومڕانێتی بەکار نایەنم ئەمانە فەرمانی ناڕەوایان کردووە فەرمانڕەوا ئەوانن کە حکومڕانێتیەکەیان ڕەوایەتیەکی زۆر باشیەیە بەڵێ ئەمانە گەندەڵی گەورەیان کردووە و دووەسەی بە هەدەردانی گەورە و بردننی پارە و وەرگرتنی ڕەشوە و تاپۆکردنی زەوی و احتیکاری بازار لە ئەستۆیانە زۆر باشە زۆر پرسیار لە بەڕێز بکەم ئەگەر باز لە گەندەڵی دەکریان لە کەم کوورگەن باز دەکەن کە هەموو تێیدا بەشدارن ئێوەکو کۆمەڵ تێیدا بەشدارن من پێم وانە هەموو لایەنەکان وەگێک تیا بەشدار بن ئەوە بێ ئینسافیە ئێمە بەش بە حاڵی خۆ من باسی کۆمەڵی ئیسلامی دەکەم مامۆستا بەکر یەکگرتووی ئیسلامی کاک ساڵح یەکێتی نیشتیمانی هەر کەس دەتوانێت دیفاع لە حیزبی خۆی بکە من دیفاع لە کۆمەڵی ئیسلامی یەکەم لە کۆی ئەم سیستەمە حکومڕانیە لە بەشداری لە حکوومەت و بەشدار نەبوونیشی لە هەر کابینەیەک بەرپرز نین لە بەهەدەردانی 1 دیناری ئەم وڵاتە هیچ زەویەکی وڵاتەمان لەسەر خۆمان تاپۆ نەکردو و داگیرمان نەکردووە هیچ پرۆژەیەکی مساتەحەمان وەرنەگرتووە و تاپۆیکەین لەسەر خۆمان و داگیریکەین هیچ کۆمپانیایەکمان نییە مقاولات و تیجارەتی نەوت و بزنس بکات حیزبێکین ئێستا ساڵی 2016 لە 2014 بودجێ ئەحزابیشمان وەرنەگرتووە لەسەر خێر و سەدەقە و هاوکاری خەڵکانی چاکەخوازەژین ئێمە بەقەتعی بەشدار نین لە هیچ پرۆسەیەکی گەندەڵی لەو دۆخە خراپە بەڵکو بەشدارین لە هەوڵی چاکردنی سوپاس دەکەم زۆر سوپاس کاک ساڵاگر بگەم و لای بەڕێز سەبارەت بەوەی کە ئێستا ئەولەویەت بۆ چاکسازی لە هەرێمی کوردستان دەبێ ئێمە لە کامیانەوە دەست پێ بکەین لە چاکسازی ئابوووریەکە وەکو بڵێن چاکسازی سیاسیەکە یاخود چاکسازی ئابووری کامیان ئەولەویەتە کامیان دەتوانێت لە کامیان دەست پێ بکەین کاریگەری دەوێت بۆ ئەنجامدانی گۆڕانکاری بڵێ بەداخەوە بۆ ئەم قۆناغی ئەم قەیرانە دارایانە بەرەوەکی هەرێمی گرت کە هەرێم خۆی دروستکەری ئەو قەیرانە دارایانە بوو ئەبوو ئێستا پەرلەمان کارا بواە شەو ڕۆژ لە کۆبوونەوە وایە هەموو ئەو یاسانی کە بواری بۆ گەندەڵی و بەهادەردان هێشتۆتەوە هەموار بکرایەوە هەموو ئەو یاسانی کە پێویست بە دەربکرێن دەربکرایەوە ئەو یاسانی کە جێبەجێ ناکرێ وەکو سندوقی داهاتە نەوتیەکان یا سندوقی ببوورە کوردستان بۆ داهات نەوتی و گازەکان و هەموو ئانیتر جێبەجێ کرای بەڵام بەداخەوە لەم کاتا خۆتانزان پەرلەمان پەکخراوە حکوومەت بە هەمان شێوە ئەبوو ئێستا سەرقاڵی بەردەوام کۆبوونەوە وایە هەڵگری دروشمی ڕاستەقینەی چاکسازی وایە نەک تەنها بە ناو 3 مانگ 4 مانگ 6 مانگ جارێک کۆبوونەوەی بکات و تەنها بۆ ناو شتێک ڕابگەێنێ بە نمونەی ئەوەی نزیکەی زیاتر لە ساڵێکە حکوومەت گرێبەستێکی لەگەڵ
کۆمەڵێک خەڵکی پسپۆر و شارەزای وڵاتانی دەرەوە بەستەوە بۆ ئەوەی کە وەزارەتی دارایی بک بە مؤسسە بە ساڵێکەوە حکومڕانیەک دروست دەکرێت بە ساڵێک هێشتا بەرهەمەکەی دیار نییە. بۆی ئەمە تەنها کات بەڕێکردنە لەم کابینەیە بەڕێز سەرۆکی حکوومەت باسی لەوە کرد کە پێویستە لامەرکەزیت بۆ لە وتارەکەیان بەڕێزانەوە لە ڕێگەی کەناڵەکانی شۆمولایەک ئاگای لێ بۆ کە بۆ لەمەدا لە حکومڕانی هەرێمی کوردستانە پێویست بۆ کا شێوەیەک لامەرکەزیت پەیڕەو بکرێەوە دەسەڵاتەکان بۆ خوارەوە بگەڕێتەوە بەڵام بە پێچەوانەوە بە بڕیارێک دەسەڵاتی هەموو ئەوانەشی کە شێوە لامەرکەزیەتێکی هەبوو گەڕانێتیەوە بۆ سەرەوە لەو نووسراوانە. ئەگەر ئێمە باس لەو پارە و داهاتانە بکەین ئەگەر بە نمونە خۆ خەڵکەکەی چی تاوانی هەیە تۆ خزمەتی ناکەی. ئێمە لە پرۆژەی یان با بڵین لە پەرەپێدانی پارێزگاکانە ئەوە راپۆرتی دەستگای چاودێری دارایە لای کاکسۆران و برادرانی تری لیژنەی داراییش هەیە هەولێر و دۆک زیاتر لە 200 یان سرف کردووە بەڵام سنووری ئیداری کۆنی سلێمانی 152 تەرخانکراوی بۆ سرف کراوە. ئێمە گەر نمونەیەک بینەوە بۆ منە لە 2013 دهۆک 11 ملیار و 600 ملیۆنی دیناری بۆ تەرخان کراوە بەڵام 48 ملیار دیناری بۆ خەرج کراوە واتە چوار هێندەی ئەوەی کە بۆی تەرخان کراوە لە کاتێکا سلێمانی ئەو بەشەشی کە بۆی تەرخان کراوە ئەوەش بە تەنها سرف نەکراوە. ئێمە گەر باس بۆ نمونە لە کارەبا بکەین کە باس لە نائەدالەتیەکرێ ئەگەر باس لە بوارەکان بکەین ئێمە سلێمانی بە پێ ڕێژەی بەشدار بوو سەدان و هەزاران هەیە کە بەشدار نیە و بە تایبەتی لە باخ و لە جێگەکانی ترا تا ئێستا پێوەری یان با بڵین سەعاتی نییە بۆ کارەباوەتە بەشدار نییە. ئێمە ئەگەر بەشدار بووەکان لێک دەینەوە لە 142 لە هەرێمی کوردستانە لە سنووری پارێزگای سلێمانی بەشدارە لە پێدانی پارە بەڵام لە 130مان پێدرێواتە لە 112 کەمتر لە حەقی خۆی کارەبا بەم سنوورا دێ بەڵام بە پێچوانەوە هەولێر و دووەک هەرێکی 106 زیاد لێرە ئەبرێ بۆوێ واتە لە هەموو ڕۆکان و تۆ لێرەوە بی بە بووە هەموو خزمەت گوزاریانی ترکە هەیە بواری ئینتەرنێت یان بواری ئەوانی خزمەت گوزاریەکانی ئینتەرنێت حکوومەت ساڵانە نزیکەی 10 ملیاری بۆ هەولێر و دۆک سەرف کردووە سلێمانی ملیارێکە هێشتا پێڕەوا نابینێت دایان کێشەی بۆ مامۆستا بەکرگە بێم لای بەڕێز سەبارەت بۆی کە بەڕێزت وتت چاکسازی سیاسی دەبێت لێەوە دەست بکەین بۆچی دەبێت لە چاکسازی سیاسی و لە کوردستان دەست بکەین بۆ لە ئابوووریەکەەوە دەست پێنەکەین ئەگەر چاکسازی ئەنجام بدەین. وەک باسم کردیانی گەندەڵی سیاسی خۆی سەرچاوی گەندەڵیەکانی ترە گەندەڵی سیاسی بۆ نمونە کاتێکە حکومڕانیەکی تەندروست نەکرێ ئەمەی کە ئەمڕۆ هەمانە ناتوانم بڵم تەنها هی ئەم دوو ساڵەیە بەرهەمی حکومڕانیەکی شکستخواردووی 24 ساڵەیە ئەساس و بنەماکانی ئەو حکومڕانیە سەقەتە لە 92 تاوەکو ئێستا داڕژراوە وە زۆر جار گەندەڵی سیاسی حتەنانەت هاوپەیمانەتیەکان بۆ نمونە هاوپەیمانی استراتیژی یەکێتی نیشتیمانی و پارتی دموکراتی کوردستان ڕووە پۆزەتیفەکەی بۆ وەستاندنی شەڕی ناوخۆ بەڕۆم ڕووە نێگەتیفەکەی بۆ دابشکردنی سامان و سڵتە بووە و زۆر جار بۆ پەردەپۆشکردنی گەندەڵی بووە و حتا وا لێگەدرێتەوە هاوپەیمانەتەکانی تریش لە مەودووە من لەگەڵ تویا بمە هاوپەیمان ینی چاوپۆشی لە خەلەل و کەم و کوڕەکانی یەکتری بکەین پابەر نەبوون من ئەوە ناڵم ئەوەکانی تێ مەسەلەن پابەر نەبوون بە خولەک بەڵە ئەوەش وریانەبی بەو ئاخارەیە ڕۆ ئەوەش وریانەبی بەو ئاخارەیە ڕۆ پابەر نەبوون بە خولەکانی هەڵبژاردن پابەر نەبوون بە یاساکان لێ نەپرسینەوە لە گەندەڵکاران ینی ئەمە بۆ لەبەرەوەی هەموو ئەوانە گروپی حیزبین و ئەوانە ئەجیندا و بەرنامەی حیزب ڕادەپەڕێنن بۆیە ینی ئەو قسە بەقوتە زۆرە کە ئەوترێ ئەگەر دزەکان بەسەر شەقامەکانە سوڕانەوە یان دەسەڵاتدارەکان شەریکیانن یان میلەتەکە گەمژەیە ئەینا معقولی ئەم دزیش باشکرا سوڕێنەوە مۆڵەکانیان کۆمپانیاکانیان باخ و مەزرعەکانیان بڕۆبزانە چەند بەرپرس ئێستا لەم جەژنەوە لە ئەوروپا پیاساکە لە کاتێکە خەڵک ینی کەمەندامان هەنا بۆ پەرلەمانتارانە هێنن کورتەباڵەکان هەنا بۆ پەرلەمانتارانە هێنن بۆ خەڵکی خێرخوازی هێنن فریامانکەوە ئەمە ینی هەمووی ئەمە لێپرسینەوە نەبووە بۆ لەبەرەوەی حیزب زاڵ بۆ بەسەر هەموو شتەکانە منەمەم لەبەر پرسە حیزبەکان خۆیان بیستوە لە خودی کەسی یەکەمی حیزبە سیاسیەکانی کوردستان لەبەر سەنگەر گواستنەوە ینی کە ئیجراءات لەگەڵ ئەم بەرپرسیاکەن ڕێک سەنگەرەکە گوازرێتەوە بۆ حیزبی مقابل و بەرامبەر ئەم فۆرمە لە حکومڕانی وای کردووەکە فۆرمێکی ناس تەندروستە و شکست خواردووە بە مانای کەلیمە بۆی ڕێگەی خۆش کردووە بۆ گەندەڵی لە بواری ئابووریە و ئەگەر بێت و ئێمە سیستمێکی حکومڕانی تەندروستمان هەبوایە لێپرسینەوە هەبوایە دەستگاکانی ڕقابە و چاودێریکردن بەهێز بوونایە
دەستگای داواکاری گشتی و محکەمەکان کارابوو نایە ئێمە ئەمڕۆ ئەم گەندەڵی ئاوا کەڵەکە نەبوو کە بەم فۆرمە لە حکومڕانەوە نەک هەر چارە سەرمان پێ ناکرێت من نمونەیەک بۆ جەناب جێڕمەوە کۆمەڵە مامۆستان بینی حەو قاعە لە سلێمانێ هەبووە بۆ تاقیکردنەوەی ئەوانەی کە پێیانەوترێ پلەداری سەربازی و ئەوانە لەو حەو ینی مشتریفی بەڕێسە بۆ ویستوێتی ڕێگە بگرێت لەوەی کە ئەمە بە یەکتر بڵێنەوە قۆپیەکەن لە تەربیەوە لە محافظەوە لە پلەدارە سەربازیەکانەوە لە وەزارەتی پێشمەرگەوە لە یەکێتی مامۆستایانەوە بەو مشریفاڵن دەستشلکە بۆیان کاکە لە مامۆستا هەڵدراوە لە مشریف هەڵدراوە ئەمە لە قاعەیەکی امتیخانیە کەچی کوڕە فەقیرێک لە زانکۆپەی مانگای قۆپی بکە یەکسەر بە ئەمری وەزارەتی خوێندنی باڵا قوربانە بێ دەربکرێ فەسڵ بکرێ ئەمە بۆ وەڵا قوربان ئێمە ئەم شاهدەمان تەنها بۆیە پەنجابێنین بەسمانە ئەمە تەنها بۆ موچەکە ئەمانەوێت لە کاتێکە ئەمە خیانەتە بەڕاستی ئەکرێت چێڵێ ئەمەی کە ئەم شەهادەی عدادیە وەرەگە دوای بەکەلۆریۆس و ماجستێر و دکتۆراکەش ئاوا ناهێنێ وەکو ئێستا زانکۆکان پڕبوون لە نەخوێنەواری حیزبی کە بە ئیف و بە چەقەنە و بە چەپڵەیەک بوونەتە خاوەنی ماجستێر و دکتۆرا بوونەتە مامۆستای زانکۆکان کە ئەمە بە تەسکەی حیزبی لێرە ولا نێراویشن بۆ هەندەران لە ڕاستیە ئەمە تا ئەمڕۆ بۆیە دۆخی خوێندن دۆخی چاکسازی دۆخی مؤسسە و دامەزراوەکان هێرێ بەم جۆرێ لەبەرەوە سەرچاوی گەندەڵیە دارایی و ئابوووریەکە کارژێڕیەکەش تەنانەت بریتە لە گەندەڵی سیاسی و لەبەرەوە هەر کاتێک چاکسازی سیاسی نەکرێ دان نەنین بەوەیە کە ئەم فۆرمە لە حکومڕانیش کەس خواردووە هەرگیز ئێمە ئاسۆکانی چاکسازی نابینین ئێستا بۆ خۆت دزەکان دەبینی لە ژقامەکان لە ئاستی دەسەڵاتی باڵاش دەیان بینی کەم ڕۆ حکومڕان بەڵێ لە هەر لەسەر هەموو ئاستەکان ئیتر ئێمە لە دزێکی بسکۆلەوە هەمانە هەتاوەکو دزێکی باڵا من پێتەڵم ینی بەڕێزێک لە هەشتاوە خەباتی پێشمەرگایەتی بۆ حسابکە لە هەشتاوە تا ئێستا 2016 هەموو مانگە معاشی وەزیری بەرێ لەکوێ بوو بە خاوەنی دەبەنزینخانە لەکوێ بوو بە خاوەنی مەزرعی 400 دەفتەر دۆلاری قەت ئینسان بە معاشی وەزیری و پەرلەمانتاری نابێ بەخاوێن من کەمەندامە بینم کەمەندام لەو سەر تەلەڤیزۆنە قساکە لە سیتە مەزرعە و وێلای هەیە خانووی بەکرێ هەیە ئەی من بۆ مەزرعەم نییە پەرلەمانتاریشم من ئەمە وازەحیانی ئەم دەوڵەمەندبوونە ناڕەوایە کە ژووری بازرگانی ئەڵێ 14,000 کەس لە هەرێمی کوردستان ملیۆنێری دۆلارن 30 کەسیش لە هەرێمی کوردستان ملیاردێری دۆلارن ئەمە لە کاتێکە ئەمانە هیچ پێشینێکی بازرگانی و تیجاریان نییە بە هیچ شێوەیەک پێشتر نەیان کردووە بەڵام ئەمڕۆ بەچی بوونەتە خاوەنی ئەم هەموو سەبەت و سامانە وڵاتە بەدز دەزانیت بەشێکیان بەڵێ بەشێکیان بەداخەوە ئیستیغلالی پێگەکانیان کردووە تەنانەت بەداخەوە ڕابردوو خەباتی پێشمەرگایەتی خۆشیان خشتۆتە ژێر پرسیار و شەرعەتی شۆڕژێڕیان کردوتە بە پاساوێک بۆ دەوڵەمەندبوونی ناڕەوا سپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێک وەردەگرین و دەگەڕینەوە لاتە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا شانازیەکی گەورە لە بواری تەکنەلۆژیادا مۆبایلی ئەسێ مۆبایلێکی کوردی و بۆردێکی تایبەتی لە وڵاتی تایوان و شاشەیەکی زۆر تایبەت لەلایەن وڵاتی یابانەوە بۆ دروستکرا و کواڵەتی کامێرەکەی لەلایەن کۆمپانیای بەناوبانگی سۆنیەوە بۆکرا وکردنەوەی مۆبایلەکە لەلایەن سکانی پەنجەمۆری خاوەنەوە ئیش دەکات مۆبایلی ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان کاک سۆران ئەگەر بێم و لای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئێستا پێدوایە ئەوانەی کە ئەگەر جیاوازێک بکەین لە نێوان ژیانی خەڵکی سادە و بەرپرسان چۆن خۆیان دۆڵەمەند کردووە چۆن گەندەڵیان کردووە لەسەر حیسابی خەڵکی کوردستان لە ڕاستیە ئەوەی مامۆستا بوبەکر باسی کرد گەندەڵی سیاسی سەرچاوی گەندەڵیەکانە واتە
بەکارهێنانی پێگە حکومیەکەت بۆ بەرژەوەندی شەخصی و حیزبی و عائیلی. هەمومان باشە زانین کە ئێستا کۆمپانیا حیزبیەکان بازاڕیان قۆڕەخ کردووە و لەگەڵ ئەوەشا کۆمەڵێکی تر لە خەڵکی سەرمایەدار هەن ئەم دەسەڵاتدارانە بوون بە شەریک لە قازانجیانە. کۆمەڵێکی تر هەن زەویان پێداون هەتا چاو بڕکە پێیان کردوون بە پرۆژە و لە پشتەوە شەریکن و لە قازانجەکەی سوودمەند بوون. کۆمەڵێک کۆمپانیای گەورەیان دروست کردو بۆ احتیکاری هەموو بوارەکان، هەر شتێک پارە بکە و ڕەواجی هەبێ ئەبێ ئەوان بیهێنن. و ئەوەشی کە هاتۆ بە ڕەنجی شانی خۆی ئیشی کردووە، سەرمایی خۆی خستۆتە گەڕ، وەگوتم بوون بە شەریک لە قازانجەکەیە. ئەگەر نەبێ بە شەریک لە قازانجەکە هیچ شتێکی بۆ بەڕێ ناکەن، هیچ کارێکی بۆ ناکەن، بگرە زیان بە بەرژەوەندیشی دەگەێنن. من سەرمایەدارێکم بینی خەڵکی شاری هەولێرە گەورەترین پرۆژەی هێناوەتە سلێمانی، وتم سەیرە تۆ هەموو کارت وە ژیانت لە هەولێرە بۆ هاتوویتەتە سلێمانی، وتی لەبەرەوەی ئامادە نەبووم نیوەی قازانجم بدەم بەو بەرپرسە باڵایەنە. واتە شەریکە بن لەگەڵ تا لە قازان، جگەلەوە سەرانەشت لێسەنن. بەشێکی زۆر لەو خاوەن سەرمایانی کە هەن لە هەرێمی کوردستان سەرانەیان لێسەن لە ناوێرن قسەکەن، پێیانەڵێن ئێمە خۆمان وین بە کوشت و ئەمنێتی وڵاتە بپارێزین و شەو ڕۆژ نەخەوین تۆش پارەی تیاپەیاکەیت و پارەکە بەشی ئێمە نەدەی. لەو چاکسازی کە سەرۆکی پارتی ڕایگەیان خەڵکی گیرا، دزە گەورەکان نەبوون، دزە شەخصیەکان بوون. دزە گەورەکان حکومەکەن بە فڕۆکەی تایبەتە ڕۆن VIPین و پێشوازیان لێکرێت لە وڵاتان فەرسی سووریان بۆ ڕاخرێ. ئەوەشی کە ئەوانی بەخێو کردووە لە شاخ و نانی پێداون و پشتیوانیان بوو و ڕەنجی لەگەڵ کێشاون و ئەوانەشی کە کوڕیان شەهید بووە و ڕۆڵیان بۆ بە بەرهەمی ئەم دەستکەوتانە ئەچن بۆ ڕوبعەموچەیەک دوای چەند مانگ لەبەر بانقێکا شەقیکی هەڵەدەن پاڵی پێوانین یا دەرۆزاکە. بەشێکی زۆر لە خانەوادەی ئەوانەی بوون بە قوربانی لە وڵاتە بینیمان، تازەترینیان ئەوانن کە لە شەڕی تیرۆرە لە شەڕی داعشە شەهید بوون، چۆن مناڵەکانیان خان و خۆراک و پۆشاکیان بۆ پەیداکرا بە قەرز بە سوالکردن بە پاڕانەوە لەم دەوڵەمەند پارەی حکوومەت و حیزب و میلەتی لەلایە سنگدەرە پەڕێنێ دێ لەسەر شاشاڵێەوە من پیاوی چاکم ملیۆنێ دۆلار بۆ هاوکاری شەهیدان. ئەمانە بەو جۆرە دەوڵەمەند بوون کە ئێستا بڕۆ سەیریان کە مناڵەکانیان لەکوێیە خوێنن، لەکوێ ئەژین، کۆشکەکانیان لەکوێیە، لە ئەمریکا و لە ئەوروپا و لە ئوسترالیا و لە وڵاتە خۆشەکانە. ئەم وڵاتەیان وا لێ کرد، خەڵکیان هەژارتر کرد. ئەوەی فەرمانبەر بوو بە موچاژیایی و پاشام ئێستا حەمباڵی دەست ناکەوێت چکە موچەکەیان بڕی. ئەوەی کە زروفی باش بوو ئێستا ئیفلاسیان پێکردەوە، پارەکەیان لە بانقەکانە بردۆ بە ناوی و کاک ساڵە خوێندەوە 12 تریلیۆن دیناریان لە بانقەکان بردۆ، 2 تریلیۆنی هەر گیرفەهی گیرفانی خەڵکەکە بۆی لە ماڵەوە نەدەزرێت دزنەی با بردوێتی حکوومەت دزیوێتی، ئێستا کەس نازانێت چی لێ کردو. ئەڵێ یاومە بە موچەش دیار نییە، 4 موچەی ساڵی 2015 نەداوە. یعنی ئەمانە بە جۆرێکیان کردووە، ئێستا بە جۆرێکیان کردووە داهاتی وڵاتە هەموو ئەبەن بەشێکی کەمی دێننەوە کە ژیانی خەڵکی پێ ناڕوە. ئێستا خەڵک محتاجی ڕوبعەموچەیەکە بزانە بە چ وەزعێک پێدەن. بەدەمانگ موچەیەک و ڕوبعێ دراوە، ئەو موچەیە کە جاران دراوە کامل موچە. بۆیە دۆخێکی مەترسیدار و خراپە هەرێمی کوردستان، هێڵی هەژاری بۆ خوارەوە زیادی کردووە، سەرمایەداری ناشەرعی و بەرپرسی حیزبی باڵا بە سەرمایی ناشەرعی بەداهاتی گشتی زۆر بووە. بۆیە چارەسەر ئەوەیە کە لە هەرێمی کوردستان سیاست لە بازرگانی جیا بکرێتەوە. دەگمەنن ئەو سیاسیانەی بازرگانی گەورە نین، دەگمەنن ئەو سیاسیە باڵادەستانەی لە حکومڕانێتیا بوون و بزنس نەکەن، دەگمەنن لە هەر وڵاتێک کەسە سیاسی حیزبیەکان بازرگانیان کرە وڵاتە وێرانە بێت، ئەو وڵاتە بێ بە ئەم هەرێمەی ئێمە کە هاوشێوەی زۆرینەی هەرە زۆریان بازرگانی گەورن. ئەگەر بازرگانی گەورە نین هەیەە مناڵەکەی بۆ نان خواردنێکی واراچێ بۆ لوبنان بە تەیارە. ئەوە هەیە لە کوردستانە
نەک ئەوە هەیە کاک حەکیم بەشێ لە سەرمایە ئەم وڵاتە و داهاتی ئەم وڵاتە لە قوماریان بەرپرسانە دۆڕاندویانە قومارخانەیان هەبووە کوڕی بەرپرسیانەیە کام سیارەی لەکوێ دەرەچێ و پێێتی و پیاسەی پێکا و کاکە بەزە و پارەی داویانە بە لەش فرۆشی ژیانی خەڵکی پێچاکە کرا لە ناوخۆ لە دەرەوەی وڵات لە ناوخۆ لە دەرەوەی وڵاتە ئەمانە هەموو شتیان فاسد کرد ئەخلاقیان لە وڵاتە وێران کرد معقولە لە هەفتەی پێشوو کەناڵی پەیام سەوتی ئافرەتێک لێدا لەو سەرجاداڵە 2 مانگە دەسم کردەوە لەش فرۆشی لەبەر گریان لەبەرەوەی ناتوانێت بژی ئەمانە ڕاستی ئەوەی بەعز بۆی تەواو نەکرا بەشێک لەم حکومڕانە ناشرینانە تەواویان کرد و کردیان بە خراپتریشەوە بە زمانی کوردی بەسەر میلەتەکەی خۆیانەوە بە ناوی شۆڕش گێڕی ئەوەی کاگە بوو بەکر وتی کاتێک دز بەسەر جادا ئەسوڕێتەوە یا حکومڕان شەریکێتی یا میلەت گەمژەیە ئەبێ میلەت ئیتر ئەم گەمژەیە قوبوڵ نەکات و ئەم لایەنە سیاسیانی کە شەریک نین لەمە کاکە من باوەڕم وایە سەیەکێتی نیشتیمانیش مەغدوری گەورەیە لەم حکومڕانێتیە بۆ بە شەریک بەڵام نیوەی نادرێتە شەریک نییە هەندێکەیە پیسخۆریەکەن بۆیە بێ ئەویش قبولی نەکا ئێمەش قبولی نەکەین یەکگرتو گۆڕانیش قبولی نەکا یەک لایەن بێدە وڵاتە پاوان کا و فەساد بڵاو کاتەوە و ژیانی خەڵک وێران کا و ئێمەش تەماشاکەر بین باش زۆر باشە بە سەبار بووی کە پێ دوایە چاکسازی بۆ دەسەڵاتدارانی ئێستا دەکرێت لەکوێی دنیا دز چاکسازی پێکراوە چاکسازی بەم ئەمانە بەڵێ دزی گەورن وەکو وایە ماکرۆ بنەڵێ وەکو وایە کولانەی مریشک جوچکەی خورابێ چقل بێنی بیکەی بە حاکم و قازی بڵێ کێ خواردوێتی وەرە حکمی بە ینی پێ دوایە ئێستا چقل حکومڕانی کوردستان دەکات ئێستا دز و مافیای گەورایکە شەڵڵای ئەمەر جوچکەمان بخورایە ئەمانە گورگن گورگ دڕندەن چقەڵیش نین ڕێویش نین ئەمانە ئەم وڵاتیان هەموو وێران کرد داهاتەکەی وردە وردە هەمویان دەرهێناوە و خۆشمان ڕۆژ بۆ ڕۆژ ژیانی خەڵک وێرانترە بێ سپاس دەکەم دواتە گەرم بۆ لای بەڕێز کاک ساڵح بە دوا پرسیارم بۆ بەڕێستان 2 دقە بۆ بەڕێستن سەبارەت بۆی ئەگەر چاکسازی نەکرێ ئایندەی وڵاتە بەرەوکوێ دەڕەوە دۆخی میلەت بەرەوکوێ دەڕوات ئەگەر ئەوەی کە ئێستا و باتان کرد کە گەندەڵی بۆتە شتێکی ڕێکخراوتە ئێستا چاکسازی ڕاستەکە ئەگەر لەمە ئێستاش درەنگ نیە پێ دوایە بۆ ئەنجامدانی چاکسازی لە ڕاستیا تا دقەیەک ڕۆژێک زووتر چاکسازی بکرێ هێشتا هەر درەنگە چاکسازی سەرەتا بەر لەوە ئەکرێ ئێمە داهاتی ئەم وڵاتە بەشی هەرە زۆری نەوتە بۆیە چاکسازی پێویستە لە وەزارەتی سامانە سروشتیەکانە بکرێ لەو سایتی خۆی ڕۆژانەی ئەلانی خۆی بکات چەندێ بەرهەمی نەوتی هەبووە چەندێ گازی هەبووە وەکوی داهاتەکەی چەنە ڕۆژانە بە چەنە فرۆشیە کە ئێمە زیاتر لە 2 ساڵە لە هەوڵی ئەماین کەس گوێمان لێ ناگرێ چاکسازی بۆ کرێت کە بانکی کوردستان لەم هەرێمە دابرێ کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بە شاگردی بانکی کوردستان و کۆمپانیەکان هەموو ئەو دەستکەوتانی کە هەیە بۆ ئەوانە و حکوومەتیش مایە پوش دەرچووە بەردەوام بەهۆی ئەوەی کە هیچ ئیمکانیاتێکی نییە کە هەموو پرۆژەکان وەستا و موچەشەوە حاڵێتی کە هەموو لایەک پێزانین جگە لەوەی کە دەستگاکانی چاودێریش باریان پێنەدرا و چاودێری بکەن بۆیە پێویستە چاکسازی سەرەتا لە نەوت بکرێت دواتر لە خاڵە گومرکەکان دواتر لە داهاتی ناوخۆەوە بەشێکشی پەیوەندی بە یاساکانە لەم وڵاتە مادام بەردەوام ڕۆژانە یاسا شکێنی ئەکرێ زۆر ئاسایە پێویستی بە پەرلەمانی حکوومەت بڕیارێک بدا کار بە یاسای وەبەرهێنان ناکرێ کە زەویەک ئەگەر نرخی حەقیقی بە نمونە زەویەکی وەبەرهێنان یان زەویەکی بازرگانی ئەگەر نرخی حەقیقی خۆی بۆ هەر مەترێک 1000 یان 5000 دلار بێ هەندێک جار بە $1 تەرخان کراوە بۆیە چیتر خەڵک پێی قبول ناکرێت پێویستە حکوومەت زۆر خێرا بێ چاکسازی بکە و ئەگەر سنوورێک نەتواندا بۆ حکومڕانیدانرێ پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ برادرانی گۆڕان و کە ئێستا هاوپەیمانەتیەکەیە بە هاوکاری لایەنەکان بە تایبەتیش ئەو یەکگرتو و کۆمەڵ کە دوو لایەنی سەرەکین پێویستە لامەرکەزیت بچەسپێنرێ و ئەمە ڕۆڵێکە باشتر لەوەی کە ئێستا دەسەڵاتدارانی ئێستا ناکرێت من پێم وانە ئەم دەسەڵاتدارانە هەمووی بەیەک چاو بە یەک نەفەس تەماشا بکرێ هەر یەکە و بە پێی جیاوازی بە دڵنیایی واگەربیانەوێ ئەکرێت من وەکوتم هەریەکەی بە پێی پێوەری خۆی ئێستا ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە بریتە لە وەزارەتی سامانە سروشتیەکان
ئەوەی کە من ئەڵێم داهاتەکەی دیار نییە ئەوەیە ئەوەی کە باسمان کرد یەکسانە بەم وچە کەواتە داهاتیم 2 ساڵ و نیوە کەس نازانێت بەرز ئەگەر چاکسازی نەکەین چاکسازی ڕاستەقینە ئەنجام دەدەین ئایندەی حکوومەت و خەڵکی کوردستان بەرەو کوێ دەڕات ئایندە ئەوەیە کە متمانی هاوڵاتیان ڕۆژ بە ڕۆژ بە حکوومەتەکەی خۆیان نامێنێ دەرگا ئەکەینەوە بۆی کە گروپە مافیایەکان ڕێک زیاتر داوتن لە وڵاتەیە پرۆسەی گەشە پێدانەوەستێ هاوڵاتی ناومێ دەبێ من خراپترین شت پێم وایە لەمەدا دزینی نەوتەکە و سامانی گشتەکەم بەلاوە ئاسایە بەس خراپترین شت بەلای منەوە ناومێتکردنی ئەمنەوەی ئێستاە کە لە دەسەڵاتی کوردی ناومێت ببێ بڕوای بە سنووقی هەڵبژاردن نەمێنێ بە ئینتیخاباتی نەمێنێ بە چاک و خراپ ینی لەبەرەوە چارەسەر ئەبێ چۆن تەحالوفی مفسیدین هەیە مفسیدەکان یەکیان گرتووە ئەبێ چاک سازەکانیش یەک بگرن ینی بە هەمان فشارێکی ڕاستەقینە دروستکەن ئێستا بەرەی مفسیدەکان گەورەترە بە تعبیری بینۆن سیڤان کە جارێک ئێمە لەگەڵی دانیشتی نوێنەری نێتوێگرتوەکان تی مشکلێم عێراق و هەرێمی ئێوە ئەوەیە ئێوە دەسەڵاتدارەکانتان گورگن میلەکەتتان مەڕە ئەبێ ئەم میلەتە ببێ بە گورک ئەنجا دەسەڵاتەکەی ناچارەکە بە چاکسازی و ئەبێ بەمەڕ ئەم معادلەیە لەبەرەوە ئەم هوشیارە لەسەر ئاستی تاکەکانی کۆمەلگاش ئەگەر هەبێ چونکە لە دنیای نەبووە دەسەڵاتێک چێژ و لەزەت ببینێ بەوەی میلەتەکەی خۆی برسیکە دەسەڵاتی وا هەیە لە دنیاە لەزەتە بینی ئێنا ئەم هەموو پێشنیارە جوانە ئێمە ئەم بەڕێزانە نەهاتن ئێمە لە هۆڵی سەعەد عەبدوڵڵا 200 کەس کۆ بووینەوە پرۆژەماندا بە سەرۆکی حکوومەت یەکەم پەرلەمانتار کاک شێرکۆ جەودەت بوو ڕووی لە سەرۆکی حکوومەت گوتی ئەگەر ئەمڕۆ ئێمە هاتوین قسە بکەین پێشنیارتان بنێ ئیرادەتان هەیە بڕیاری قورسە دەنوتی بەڵێ یەک کەس لەو مەجلیسا پێشنیاری نەکرد ڕوبع موچە دەستکاری پاشکەوتی موچە بکرێ بەڵام هەر کردیشیان ئەم هەموو پێشنیارە جواریان بۆ خرێتە بەردەست ئەم هەموو سەحافێ ئەم هەموو هاوار و نرکە و ناڵە دەسەڵات یعنی دێ پەنابە بۆ بڕینی موچەی چاودێری خێزان و کەمەندانێکی قوربەسەر ناخانە نشینین سەربازی ئەم هەموو کۆمپانی ئەم بە ڕێزانە لە لیژنەی داران نێزان لە زەریبە بەخشراون نایە ئەوانە بجێڕێتەوانە نایە گومرگەکان کۆنتترۆلکە نایە داهاتی مەتارەکان کۆنتترۆلکە ینی قوتی کەمەندامێکی قوربەسەرە برێ لە ڕاستێ بە ناوی چاکسازیێوانێ لەبەرەوە ئەمە ئەگەر بێت و ئێمە ئەمە نەکەین لە هەموویشی گرنگتر وەزیرەکانمان ئێستا وەزیرەکانی ئێمە کۆمەڵێکێتی من داوایان لێکەم فەرمانبەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران نەبن وەزیر بن هەز بە پلە و مەقامی خۆیان بکەن ئەو تا ئێستا بەڕای من فەرمانبەرن نەک وەزیر هەموو کۆمەڵ و بە هەمویان زعیفن لاوازن ئەگینا ئەگەر ئەمانە لاوازن ئیتر ئەمە خەتای حیزبەکانیان نەزەخت ناکە حیزبەکانیان پاڵپشتیان نییە من بەڵێ ئادی ئەم هەموو قەیرانە هەیە ئەمە قوتی خەڵکو من بژێوی خەڵک نابێ بڵێ بۆ ئاوایە بڵێ سعری نەوت بەرز بۆتەوە بۆ دەستکاری پاشەکەوتی موچە ناکە سپاس دەکەم کاک سوران دوو دقەش بۆ بەڕێزان ئەگەر ئێمە چاکسازی نەکەین دۆخی خەڵک هەرێمی کوردستان بەرەو کوێ دەڕوات دۆخی خەڵک خراپترە بێ و ئەم لایەنانەی کە ناڕازین لەم دۆخە زیاترەکەونە بەر ڕەخنەی خەڵک و ڕەخنەی ئێمەش چکە گەرەمانەمەیان قوبوڵە بە ئیتر گلەی نەکەن لە پارتی ئەگەر قبولیشیان نیە دەبێ ئەم دۆخە قبول نەکەن وەک مامۆستا بوبەکر وتی وەزیرت هەیە لە حکوومەت یعنی چی ئەم هەموو فەزاحەت و دزیوینە قبولەکە ناڵێ کوا پارێ وڵاتە یا فەرمانبەری وەزیری نییە وەزیری مەقامێکە پێویستە نوێنەرایەتی لایەنەکەی و دەنگی خەڵک کەچەوە بە متمانەی نوێنەرانی خەڵک وەزیر چۆتە ئەوێ نەک بۆی کە وەڵا زۆر قۆزە یا زۆر خەباتی هەیە یا زۆر پیاوی باشە لەوێ دانراوە بۆیە بەڕاستی ئەگەرم دۆخە ئاوا بڕوە ڕەنگە نەتیجەکەی کە یا خراپیەکەی چاوەڕوان نەکراو بێ ئەوەی کە ڕووەدا ئەو کاتە ئەوەشی هەمانە لە دەست دەین و چارەسەریش دەکات چاوەڕوان نەکراوە لەوەی کە خەڵک بزانێ مناڵەکەی بە بەرچاوێ ئەمرێ هێ خۆی لەسەر جادا ئەمرێ لە بەرامبەر ئەم ستەمکاریە لەو نزیک بۆ تۆ خەڵک مناڵی لە بسامرێ خەڵک پێویستی بە قەرز و سواڵ و زەکات و سەرفترە بێ خەڵکی وە خێزان هەڵوەشاوە تاوان زیایی کردووە هیچ کۆمەلگات چییە شیرازەی کۆمەڵایەت بەڵام با دو پرسای بێت ئەوانە مەسەرەن ناتوان چاکسازی بکەن چارەسەر چییە ئەگەر تۆ ئەوانت ناتوانن مەبەستمەوەیە کە نایانەوێ دەستکەن بە گیرفانی خۆیانە ئەو پارانەی دزیویانە دەری بێنن ئەو پارانەی بردویانە بیەنەوە ئەوانەی کە گەندەڵیان کردو محاکەمەیان کەن ئەگەر خۆشیان بن و ئەوەش قورسە چونکە بێ لە خۆیانەوە دەست پێ بکەن ئێمە ڕازین لە خۆشیانەوە دەست پێ نەکەن بەڵام ئەم دۆخە چاکەن سەرتا پێ دوای دەبێت لە خۆیانەوە دەست پێ بکەن ئەگەر لە خۆیانەوە دەست پێ نەکەن کەسیان پێ محاسەبە ناکرێن
چونکە ئەوەی ئەو محاسبەیەکە خۆی لەوی زیاتر دزیوە چۆن نتوانێت محاسبە ئەوان پێدوای لە خۆیانەوە دەست پێ بکەن قورسە باش سپاس دەکەم زۆر سپاس بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لە کۆتایی دووبارە زۆر سپاس بۆ ڕێک لە بەڕێزان ئەو بەکراڵاتنی سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان و ساڵح فەقێ ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی و سۆرا عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی تر بەخواتە نەسپێرین خواتان لەگەڵ بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. شانازیەکی گەورە لە بواری تەکنەلۆژیادا مۆبایلی ئەسێ مۆبایلێکی کوردی و بۆردێکی تایبەتی لە وڵاتی تایوان و شاشەیەکی زۆر تایبەت لەلایەن وڵاتی یابانەوە بۆ دروستکراوە و کواڵەتی کامێرەکەی لەلایەن کۆمپانیای بەناوبانگی سۆنیەوە بۆ کراوە وکردنەوەی مۆبایلەکە لەلایەن سکانی پەنجەمۆری خاوەنەوە ئیش دەکات. مۆبایلی ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. نهێنیم سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.